سڵاو، من یاسین فەتاح دەزیاری شارستانیم لە پرۆگرامی هاتەوەکاتیمی بەشداریم کردەوە لە خولی فێربوونی زمانی عەرەبی بۆ جڵفەی عێراقی. ماوەی 2 مانگە دەستمان پێ کردووە، زیاتری شەکەمێک بۆ 3 مانگە ڕوا کە ئاستی 1 و 2مان تەواو کردووە. ئەلحەمدولیلا سوودێکی زۆرم بینی و من وەکو خۆم پێشتر هیچ نەتێگەیشتن نە قسەکردنم بۆ زمانی عەرەبی زۆر خراپ بوو، بەڵام دوای ئەم مودەیە کە ماوەی 2 مانگ زیاترە بۆ 3 مانگە چێت جیاوازێکی زۆر لە خۆما بینم کە هەم تێگەیشتن بە تایبەت هەم قسەکردنیش کە قسەکردن کەمێک کاتی زیاتر ئەوێت، زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە و زۆر هەست بە گۆڕانکاریەکەم لە خۆما بەنسبەت شێوازی پرۆگرامەکەەوە کە کەسێک بیەوێت سەرەتا دەست بکات بە زمانی عەرەبی لێرەوە دەست پێکا و بەتەئکید بە پرۆگرامێکی زۆر تۆکمە، پرۆگرامێکی زۆر بەرنامەدار ڕێژراوی پێشوەختەی بۆ کراوە و هەموو شتەکان هەنگاو بە هەنگاو پێگەیت و تەنها ممارەسە ئەوێت و بەردەوامی هەموو شتەکانیش طبعاً بە بەردەوامی ئەگەکەمیش بێت بەدەستێت. لە ڕووی ستافەکەەوە ستافێکی زۆر شارەزا، ستافێکی لێهاتوو، ستافێک کە بە معنای کەلیمە خەمخۆر هەموو شتەکان حازر کراوە پێشوەختە ئاگادار دەکرێتەوە بەردامەیەکی جوان. شێوازی دەورەکە کە خولی ڤیدۆی تۆمارکراو هەیە کە زۆر سوودی هەیە، هەم لە ڤیدۆ تۆمارکراوەکان کە زۆر سوودی هەیە کە پێشوەختە توانی سعی کتیا بکەی، هەم ئەوانە ڕاستەوخۆکانش کە عادەتەن مشاورە و قسەکردنی زیاتری تیاکرێت و قسەکردن و وشەی تازە ئەتوانی فێربی لێوی. بە هەموو پێوەرێک ئەتوانم بڵێم بەرنامەیەکی زۆر تۆکمە هەیە، پرۆگرامێکی زۆر تۆکمە، دەورەیەکی زۆر تۆکمە، کەسانێک و مامۆسایانێکی کە زۆر ئازیز و خۆشەویست و زیرەک خەمخۆر، یعنی زیاتر لە خۆت خەمتە خۆن کە بۆ ئەوی فێر ببیت بەوانە تۆمارکراوەکان بێت، بە وانە ڕاستەوخۆکان بێت، بە واجبەکان بێت کە واجبەکان بەڕاستی واجبانێکن کە زۆر بەسوودە و ڕێک لە کاتی خۆیان پێتە درێت و نازانی چەنێ سوودی هەیە تاوەکو چەند واجبێک وەڵام ئەدەیتەوە و دەورێ ڕۆڵی خۆتی تا بینیت بە ئیمتیحانەکان کە هەموو هەفتەیەک ئەکرێت و لە کۆتایی هەر مانگێکە ئیمتیحانی مانگانە ئەکرێت. زۆر دەورە بینی من وەکو خۆم بۆیە نەمویست بە زمانی عەرەبی ئەم قسانە بکەم، ئەتوانم هەموویان بکەم، بەڵام بۆ لەبەر دوو هۆکار نامکردیەکەم بۆی تۆی فێرخواست کە ئەتۆی فێری زمانی عەرەبی بیت تەسەوڕ ناکەم بتوانی ئەم هەموو باشی و چاکی ئەم پرۆگرامە بە زمانی عەرەبی تێبگەیشتیتایە و لاوەڕۆم بووایە. ئەمە یەکە هۆکارێکیان. هۆکاری دووەمیشیان کە ئەوەیە کە من ئەگەر بە زمانی عەرەبیەکە قسەم کردایە لای تۆی فێرخواست ئاستی من دەرنەیەکە و کە تۆ بڵێن کە شتێکی زۆر کەم لە زمانی عەرەبی ئەزانیت نازانیت ئەهەمیەت و سوڵتەی ئەم پرۆگرام و بەرنامە و خولەت بۆ دەرناکەوێت، چونکە ماوەی 2 مانگێک تۆ ناتوانیت هەڵسەنگاندن بۆ زمانی عەرەبیەکە بکەیت، ئەبێ کەسێکی شارەزا بکە، کەسی شارەزاش لەوە ناچێت پێویستی بە دەورە و فێربوون بێت. بەڵام بۆیە بە زمانی شیرینی کوردی قسەم بۆ کردن هیوادارم هەر کەسێک پێویستی پێێتیت بەشداری بکات و بە تەئکید سوودی خۆی ئەبینێت، مائەدا خۆی کەسێک بێت کە بۆی نەگونجێت یان کەسێک بێت دوو لە ئێوە ئیهمال بێت، کەسێک بێت پەشیمان بێتەوە کە ئەمانە هەمووی لایانی نەگەتیڤە و کە ئەبێتە هۆی سەرنەکەوتن و نەگەیشتن بە ئامانج. دووبارە سوپاسی پرۆگرام و بەرنامە و دەورە و مامۆستایان و هەموو کەسانەیەکەم کە هەڵوماندومان لەگەڵا کێشن لە ماوەی ئەم خولی زمانی فێربوونی عەرەبی.